دواکەوتنی ئۆپراسیۆنی حەویجە هۆکارێکی سەرەکی بەردەوامیدان بە پەلامارەکانی داعشە لە ناوچە جیاجەکانی کەرکووک و سەلاحەدین و دیالە کە نمونەیەکی دیکەی و پەلامارانە شەوی 11 لەسەر 12 ئاب لە ناوچەیەکی باشووری داخوق ئەنجامیاندا و پەلامارەکە لە سەردەستی هێزەکانی مێحوەری داخوق تێکشکێنرا. ئەم شەو سەعات 10 و پەلاماری سێ ڕەبیاندا بوو لە میحوەری داخوق لە سنووری چەمی ڕۆخانە. پێشمەرگەکان شڕێکی زۆر قارەمانانە، هێرشەکەی ئەوانی بەڕاستی هێرشێکی بە قووەت بوو، بەڵام لە نەتیجە ڕەبیەکمان گیرا، قوربانیشمانەیە، دوژمنیش سێ کوژاوی هەیە و 5 برینداریشانەیە پێی سەرچاوە معلوماتەکانی ئێمە. وەڵا دەگەڕێتەوە بۆی کە بەڕاستی گرتنی حەویجە و پاکردنەوەی حەویجە زۆر دواکەوت. کاتی خۆی کە ئەمریکا لێرە بوو لە سەردەمی عراقدا حەویجە وەکو پێویست هەر پانەکراوەتەوە. ئێستا کە موسڵی گیراوە و سنوورەکە لەوێ سنووریان بەدەستەوە نەماوە، هێزەکان هاتووە بۆ ناوچەیە و دەشیانەوەی ئیسپات وجودی خۆیان بکەن. بەڕاستی ئەفسەر و هێزەکانی پێشمەرگە لە سنووری گوندێل بوو محەممەد ئاماژیاندا بە قارەمانێتی هێزی پێشمەرگە کە توانیان لە ماوەیەکی کووردا پەلامارەکەی داعش لەو ناوچەیە تێک بشکێنن. لە 4 قۆڵ و پەلامەری فەوجی کاکەیاندا لە هەموو ڕەبایەکانیەوە تەبعاً هاتنە پێشەوە پەلامارێکی زۆر نامەردانەیاندا بەڕاستی لووتیان شکا گەڕانە دواوە، ئەو مەرامەی ویسیان بەدی بێنن بۆیان بەدینێنرا، زەرروزیانێکی زۆریشیان کردووە. ئەوان بە پێی معلوماتەکانمان ئێستا 3 جەنازەیان بردووەتەوە و لەگەڵ 6 برینارە. ئێمە وەکو پێشمەرگەی میعوەر شەوگە پێمان ڕانگەیاندرا لە لیوای نوێیان داوە، هێزەکەمان کۆ کردەوە و هاتین بەرەو پیلیان، هورەمان بەرز بوو، برادران هورەیان بەرز بوو، ئەوەی لیواینۆ گەشتین بە ئێرە، شەڕ بەردەوام بوو ماوەیەک، پاشان سوکوتیان کرد داعشەکان، پێشمەرگە هورەی زۆر بەرز بوو لە خوای بەزیاد بێشکستمان پێهینیان. پێشمەرگە لێرە دانیکە هین کابینەکەی پێوە بوو، لە تە کابینە دانیشتووە شەڕی لەگەیان کردووە، شەڕێکیان کردووە، یعنی بڵێم نازانم دارستانێکی توما کردوویان هەر لە مێشکەنیە، لە مێژووە نەبۆشتیوە. ئەو پێشمەرگە لێرە 3 شەیدەکان مابوو لێرە، یان شەڕێکیان کردووە هەر عەجایب، ینی حتا من خۆم هەواگری فەوجم لە هەواگری گشتیەوە دەستخۆشییان لێ کردووە، بابە وەڵی بابە دەقەبەکەتان بوونە ئەو پێشمەرگانەوە شەڕێکیان کردووە، هەر ینی ئێمەش سەرمان سوورماوە لە شەڕەکەی ئەو پێشمەرگان لەلایەوە. پەلامارێکی تەکانی داعشمان تێشکان زەرێکی زۆرمان پێگەیاندن، ئەوە ئێمە خەڵکی کەرکووک و داقوق و هەموو ناوچەکانی کوردستان دڵنیا دەکەینەوە، حتا ئێمە مابین ئەوان بە ئارامی دانیشن و مەگەر بەسەر خوێنی ئێمەدا تێپەڕبن بەسەر ساترەکانمانە. وەڵای مەکەم پێشمەرگەم هەم لەم ساترە حتا مردنیش بێ هەرەمێنم لێرە نەک تاقە بکەن، بە هەموو شێوەیەک بێن ئێمە هەر جوانە دێنەوە وقت لێ ساترە ناڕۆین بجێ ناڵێ ئینشاءڵڵا. پەلامارەکەی شەوی 11 لەسەر 12 ئاب لە سنووری حەویجە و باراستەی سەنگەرەکانی پێشمەرگە لە گوندێل بوو محەممەد سەرچاوی گرتبوو، تیرۆریستانی داعش وەکە میشە بە تێکشکاوی گەڕانەوە و کوژرا و برینداریشیان هەیە. وەک فەرماندەکانی پێشمەرگە ڕایانگەیان مانەوەی حەویجە بە دۆخی ئێستای پەلامارەکانی داعشی هێشتوەتەوە و بە پێویستیان زانی ئۆپەراسیۆنی حەویجە پێش بخرێت. عومەر غەریب، کورسات نیوز، باشووری داقوق.